گوندی چرچەقڵا ئەکەوێتە سەر ڕێگەی ئەو ڕێگە سەرەکیەی کە لە دەربەنیخانەوە بەرەو سەنگاو دەڕات لە تەنیشت لە دامێنی چیایی زەردەیە شوێنێکی جوگرافیایی ناوازە و خۆشی هەیە نزیکەی 300 ساڵە پێش ئێستا 250 بۆ 300 ساڵ پێشی ئێستا دووبارە ئاودان کراوەتەوە کە ئاودان کراوەتەوە ئیتر خەڵکانێکی زۆر ڕویان تێ کردووە لە چەند تیرەیەکی جیاواز 25 ماڵیتیانیش تەجێیە ئەم 25 ماڵە هەندێکی بە ئاژەڵداریەوە خەریکە هەندێکشی بە کاری جوتیاری و فەلاحەتەوە خەریکە واتە کشتتوکاڵەکەن کشتتوکاڵی ئێرەش پێکاتووە لە دانەوێڵەی وشک ئەوانەیش کە بەراون دانەوێڵەکان وەکو گەنم و جۆ ئەمە زیاتر باوە لێرە ئەکرێت ئەرجی بەراویش زیاتر مەرەزەی تیاکرێ یاخود چەڵتوک برنجی کوردی ئەم برنجە کوردیە جۆرێک لە تایبەتمەندی هەیە لەم دەڤەرەکە ئەکرێت بە تایبەتی برنجی چرچەقەڵا ناوناوبانگێکی باشی هەیە تاموچێژێکی تایبەت و خۆشی هەیە لە دەڤەرەکانی تر ڕەنگە هی ئێرە تایبەتمەندی زیاتر بێت بەهۆی کەش و هەوایەوە بەهۆی بوونی ئاوەکەیەوە جۆری ئاوەکەی کە ئاوێکی سازگار و باشە جۆری خاکەکەی کە خاکێکی گونجاوە بۆ چەڵتوکردن بۆ مەرەزە هەموو ئەمانە وای کردووە کە خەڵکێکی زۆر لە هاوینانە زیاتر بەم پیشەوە خەریک بن زەوی بەراومان هەیە لەگەڵ زەوی وشک یاخود دێم یاخود پشت ئاو ئەمە بەراوەکەی زیاتر لە 150 دۆنمێکە بێت ئەگەر بە مەزەندە بێت زیاتر لە 150 دۆنمە بێت زەوی وشکیش یاخود دێمێکەش یاخود پشتاوەکە زیاتر لە 1000 دۆنمە بێت ئەویش هەر گونجاوە خاکێکی زۆر بە پیت و زۆر باشە بۆ کشت و کاڵکردن وەکو بڕشتی چەڵتوک لێرە لە کڕەکردنی شەکاتێکە ئەکرێ بە برنج لە ئاشەکانە دیسان لەوەشە هەر وەزنی باشە نزیکەی لە 170 دەرەکاتەوە بڵێن 100 کیلۆبەری 70 کیلۆ برنجی کوردی ئایا بەدەستەوە لێرە برنجی کوردی لێرە چەڵتوک زوو ئەکرێت بۆ نمونە لە ناوەڕاستی مانگی 5 لەم کاتانە ئیتر خەڵکی دەستی پێەکە لە سەرەتای مانگیدا تقریبان تاما 11 لەو ناوە لەو نێوەندا هەمووی دروێنە ئەکرێت و دەبرێتەوە بە ماڵەوە چەند کێشەیەکمان هەیە یەکێک لەوانە نەبوونی ڕێگەوبانێکی گونجاوە ئێمە ساڵانە خەڵکی گوندەکە خۆی لە سەر حسابی خۆی لە داهاتی خۆی ڕێگەکان دووبارە نۆژە نەکاتەوە ڕێگەکان ئەوەیە کە بڵێن بۆ کاتی چاکەکرێتەوە ڕێگەیەکی ئەساسی نییە و کامیشە بمێنێتەوە دواتر لە وەرزی زستانە لافا و بارانە هەموو تێکەیات و دووبارە ئەبێ ساڵێکی کە نۆژەن بکرێتەوە پێم باشە حکوومەتی هەرێم هاوکاریمان بکات لەوەی کە ڕێگەیەکی ئەساسی باش نزیک لە شوێنە کشتتوکاڵەکانمان بۆ دروست بکات دروستکردنی پردێک لە نێوان گوندەکە و بۆ بەشی بەرامبەری گوندەکە کە منتیقەیەکی کشتتوکاڵی زۆر گەورەیە زۆربەی زۆری کشتتوکاڵی دانەوێڵەی گەنموجۆ ئەکەوێت ئەو شوێنانەی کە دوورە دەسترن لێمانەوە خوالای قڵای قەسە گڵاو دەڕەکەیە اشتيابي ويباتي للريم اشتيار ويبيا واشن توبي ويبابيني اي خواك اسمعني جاني جيرين تاويني ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم هاوکاریمانەکە 50 ساڵە خەریکی ئەم بەزمەینە ڕێوەبانمانە هیچ ڕێکمانە ئەوە خەریکە پەکمانە خەریکی ئەم بەزمێنەوە زەبریشانی خۆمان خەریکین هیچ هاوکارێکی نەکردین برنجێکی زۆری هاوردە کوردستانە و برنجی ئێمەش ئەوەیەوە نرخی دابەزیە ناتوانانی بەردەوام ئەگە ئارمەتیمانەدا حکوومەتی هەرێم ئەوە ئەمەش پەکماکەوت ناتوانین و مەروازی لێبێنین تر